سڵاوتان لێبێ بەڕێزان هەموومان نەزانین کە هیچ کەسێک ناتوانێت ئەو ڕۆژە دیاری بکە کە کۆتایی بە ژیانی دێت بۆ ئەوەی هەمیشە لە ئامادەکاریە بین بۆ ڕۆژێک کە ئیتر کۆتا ڕۆژی ژیانمان و ئێرە بەجێ دێڵێ بەڵام من دەمەوێت پرسیارێک لەم بەرنامەی لە هاوڵاتیان و لە بەشداروانی بەرنامەکەم بکەم ئەگەر پێیان بڵێن کۆتا ڕۆژی ژیانتانە یاخود سبەینێ کۆتا ڕۆژی ژیانتە لەو ڕۆژە چی ئەنجامەدا یان بەچیەوە سەرخاڵە بێ لەو ڕۆژە بابزانم وەڵامی ئەوان چییە بۆم پرسیارە لە کۆتا ڕۆژی ژیانیانە قرارە دن چی بکەن و بەچیەوە بەسەریە بەرن ئێوە بینەری وەڵامەکانیان بن لەگەڵەوانە قساکەم فەرموو. کردەوەکانی ڕابردووە ئاسمەوە گەرنی خۆم و کەسان نازاکەم کە کێشەیەکم لەگەڵە نەبووە وەروە توێشەیەک بووە قیامەت ئامادەکەم دائما ئینسان دەمی بە ذکر بێ چکە هەست کاتێک گەڕایتەوە بۆ ذکرەوە گەڕایتەوە خوای گەورە بۆ شێوە زیندوو دەکاتەوە استغفار و تۆبە ئەکەم خوا لە گوناهم خۆی بێ یعنی زیارڕۆیی نەبێ بە عیبادەت مەلایکی بەڕێز بیستم وتی ئیسان چی کاتێ ئەمرێت ئەو کاتێک کە ناوی خوا لەسەر زمانی نییە ژیان بۆیە تامی هەیە ژیان خۆشەکە نازانی کەی ئەمری ئەگەر بیان وتا 100 ساڵی ژەژی هەر پێ ناخۆش بوو پێ ناخۆش کەم بوو پێت کەم بوو 100 ساڵەکە زۆر پێکەم بوو. سلااو لە جەناویش قوربان بەخێر بێ ناوی بەڕێستان محەممەد کاک محەممەد ئەگەر بڵێن یەک ڕۆژت ماوە بۆ ژیان ئەو کۆتا ڕۆژی ژیان بەچێ بەسەر پێشکی ژیان کەس نازانێکی کۆتایی ئینسان خۆی کەی ڕۆژی کۆتای چکە خی گەورە خۆی فەرمێ ژیانش بەوە خۆشە نەسەبان بیلفعل لەگە بزانی هەموو دقەیەکت مردنە کۆتا ڕۆژ ئینسان کە بزانێک هەر نەشزانێ ببوون ئەمڕۆ من نازانم دقەیچ کە تیاچمیاننا یان ئەگەڕێمە بۆ لای خوا دائما ئینسان دەمی بە ذکر بێ چکە هەست کاتێک گەڕایتەوە بۆ ذکرەوە گەڕایتەوە خی گەورە بۆ شێوە زیندوو دەکاتەوە وای دابنین تۆ دکتۆر پێتەڵێ یەک ڕۆژت ماوە بەچیەوە بەسەرێ پێش هەموو شتێ بە عیبادەتی خی گەورە بە نوێشکردن وەسیەتکردن بۆ مناڵەکانی کە لەسەر ئەو ڕێبازە بڕۆن کە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ناردوێتی تەنیا وەسیەتی من ئەوەیە کە ئەگەر ئەو دەقەیە پێم بڵێن فلان ڕۆژ تۆ ژیانت کۆتاییە دیان نەخۆشیەکەت هەیە حتی مناڵەکان تەکەی لەسەر ڕێبازی ئیسلامە ئینشاءڵڵا ئەو ڕۆژە زیاتر خۆحافیزی لە کیەکەیت جگە لە مناڵەکان خۆ بێ کەس و کار و هاوڕێوەمان تەبانەوە شتێکی تر کە سوکاری خۆی دایک و باوکار هاوڕێ و ڕەفیق و دۆستەکان ئەوانی لە دەورتن گەر نازایان لێ وەرەگری و ئێتە گەشتێکت لە دنیا هەبێ حەق و ناسێک بتوانی ئەگەر بتوانی وەری بگریتەوە یان بیدەیتەوە کەسەکە یان گەرنت ئازادکە لە تواناتانە بێ ئەوانە جێبەجێگەیت بۆڵێن خی گەورە ئینسانی دروستکەوە باشی ناسێ بۆیە کاتەکەی پێناڵێ چونکە ژیان ڕەنگە ناخۆش بە ئەگەرمان زانێکێن گومانی تیانێت تۆ گەر من ئێستا بمزانیە ئەمڕۆ سعات 5 ئێوارە گیان لە دەزەیەم هاتم کۆمەڵە ئیشێکمە کرد ئەگەر بڵێن 10 ساڵیکە لە فلان ڕۆژە ئەمری ینی هیچ هەوڵێکت نادا ینی نزیکە بۆ هەتا نزیکە بۆ کاتێک کە نزیکە بۆ ساڵێک تەما بە عیبادەت بردەسەر ئێستا کە نازانیە بێ هەموو ڕۆژێ ئامادەبی بیلفعل ئینسان کە هاتە دەر بتوانێت لە بەیانیەوە تا ئێوارە ئەو کاتانەی کە فەراغە بۆن من ئێستا لێرە ئیشەکەم کاتی ئیشەکەم قسە لەگەڵ هاوڵات بوون مشتریی خۆماکەم بەڵام کاوڕی بە هیچ نەبێ ئەستەغفیرڵڵاهی تیا بکەم هیچ نەبێ ذکریی خۆی تیا بکەم بۆی کە ئەگەر لەو کاتەیە من ڕۆیشتم ئینشاءڵڵا بە ذکری خواکردنێک کە گەر مامەڵەیەکی جوان بێ لەگەڵ خەڵکاویش بۆ خۆی عیبادەت گومانی تیانە ئینسانی مسلمان هەموو قسەکردنێکی هەموو پێکەنینێکی بەڕووی خەڵکەوە هەتا ئیشکردنەکەی هەتا خەوتنی هەتا هاوڕێتیکردنی لەگە کەسانی باشە خۆی گەورە بە عیبادەت بوێنوسێ ئینشاءڵڵا استغفار و تۆبە ئەکەم خوا لە گوناهم خۆی بێ ئەلام دی ئەمرم تەواو استغفار و تەوبە تێوە لە تێکێ بێ باشە ئەی لەگەڵ کیە ئەو ڕۆژە زیاتر بەسەرەبەی لەو نزیکانە لەگەڵ ماڵ مناڵی خۆمە کەس و کار و ماڵ و مناڵ تێ چیان پێڵی چ وەسیەتێکت بۆیانە وەزیەت ئەڵم دوامە شەڕ بکەن یەک بکوشن لەسەر پارە و مۆڵک شەڕ بکەن تێ هەر شەڕەکەن نەڵێ بەڵێ شەڕەکە لەسەر پارە و مۆڵک باشە پارۆمەڵک بۆ وایە هەموو کەسێ برا و برادا بە شەڕە لەیک زەمانە خزم و کەس و برادەر پارەی بن گیفانە ئەگەر پارە لێ پێ دەڵێن ئاغا ئەگەر نی لە پێ دەڵێن بێدەماغە
باشە بوو وایە لەسەر مەشەریت کەوتووە عقلەتی مەشەرەکەیە بەڵام خۆ خەڵکی باشیشمان هەیە ئامادەیە هەموو شتێک بۆ کەس و کار و براو شتین خۆی بکە و گوێژی لەپارێ لەسەر شخصیەتی مەشەرەکە کەوتووە هەیە استفادەی پێکە هەیە قیامەتی پێکڕێ هەیە ئاگری دۆزەقی پێکڕێ بەهشتی پێکرێ وەکو تۆ لە هێشە ماڵی خۆی وەرە ئاگری دۆزەقی پێکڕێ وتت ئەو ڕۆژە زیاتر لەگەڵ ماڵ و مناڵ و کەس و کارت بەسەرەبەی ئەیتەواو ئەیتێ خۆەوە ئەوە یەک دوو کەس نازانێت چ ساعتێک ئەمرێک تا لە ماڵەدانێکی لەگەڵ ماڵ مناڵ سەخت نە بۆ ئەگەر ئینسان بیزانەیە کەی کۆتایی بەژیان دێ هەمومان بازانێت ئەوە علمی غیبە علمی غیب لا خالقه مثلك عربية قول الإمام علي عليه كم من عليل عاشوا هنا الدهر كم من صحيح وماتوا بغير العلل إذ عاش ألف والألفين لابد يوم تسير إلى القبر أجر بالله أنت ساعتي يميت هزاران صارت ما يشد كيلو تمنج بيه وقت نوح هذا بمشي لقبره اليوم تأكل سوف غدا يأكل ديدان من جسدي أمروته أي خويك بيعني أبي له خوادين مال الأمور ئینسانە بێ هەموو دقەیەک ئێستا لە ئامادەکاریە بێ بۆی ژیانی کۆتایی أبي بزاني للروجي قال تنكرد ملكي موت سيزكا سيصلوا شش كرة سري دم جودك ملكي موت بيد عليه عبدي خوم أقال أخوان به والله هي وصيت مني هذا ولا دواي خوم مال مالكم سرقادانا من هذا وما زیاتر کاتەکە لەگەڵ ماڵ و مناڵەکەدا بەسەر حتى كم مال مالكم دواي خوم يشان بس اني وسرقادانا بن چیان پێڵێ تۆ چیان پێڵێ بۆ نمونە چ نەسیحەتێکی مناڵەکە دەکەی کە ئیتر تۆ گیانێڵ چیان والله أنا دواي من أقاتان لخوتان به بعض الشتاء ما يكن بعض خلق رفاقتي ما كان بعض خلق كذا تجربەی ژیانی خۆت لين زيك ما بنوا تيجي عقل بنو أو يكمل همه ونيمة أو يكبجي رمو خوتان توان دسي فينا بقولوا ودو خوتان كان ناخۆش نەبوو ئەگەر ئینسان بیزانەیە کەی کۆتایی بە ژیانی دێ ینی بمانزانێ هەمومان بمانزانێت چ ڕۆژێ سنتي حياتي تتوهم كذب خزارة بەس ئەگەر بمانزانەیە بۆ نمونە فلانە ڕۆژێ لا هو شكراني خويا تو بس دليل سجانا بيت كيف ساعات يقوم بيمريت ینی یەکێک لەو قسانت بۆ مناڵەکانێکی ئەڵێ ڕفیقایەتی فلانە کەسێک مەکەن یان ئەو کەسانە مەکەن مكان خلقي خراب مكان خلقي دوای ڕفیقایەتی ژیان دەگۆڕێ أنا والله رفيقي واحد بلارتها أباه حتى أصلا يسقط لێکە لە ژیانە پەشیمان پشتی شتێکە ئەو خاتە سەرێکا غەڵەتەکە دوای پشتێکە لە تەجروبەی ژیانی خۆ دەمانە بەڵێ بینیمەرەوەڵە بەڵێ بینیمەرە فقی خراپ بینیمەرەوەڵە ئێستا بۆت بوو ئێستا حاڵی حاضر بڵێم لەوە چێ بە هەمووی خێزەرێک چوار ڕەفیقم نەبێت کە یان تێکەڵتم لەگەڵی ینی چۆن ئەڵێ ئێستا دانسخەت کردووندا لە بێژەنگ چوار دانەی پێنجەکە مابێتن یاگوانە جێڵە ئەو کاریکەم هەمووی سەلام هەمان شت هەمان تەجروبەی خۆت بۆ مناڵەکان و کەس مناڵەکان ئەوەیە ئەڵەم ینی هەموو کەس تا جوان هەڵی لەسەنگێنن ڕەفاقەتی مە کردەوەکانی ڕابردووە ئاسمەوە گەرنی خۆم و کەسان نازاکەم کە کێشەیەکم لەگەڵە نەبووە وەروە توێشەیەک بووە قیامەت ئامادەکەم و تۆبەیەکی نەسوحەکەم و ئەو کارانەی کە نەم کرد و فریای نەکەوتم هەوڵێن بە زووترین کات فریای بکەم و بیخەمە بای جێبەجێکردنەوە ئەو تۆ یەک ڕۆژت لە بەردەسایە ئەتوانی هەموو کارانە لەو ڕۆژانجام بە پشتیوانی خوا بڵێ سەڵات تەمەند درێژە بی و دەمەنە پڕبەرەکە دەبێت بەس هەوڵە دەی و ڕۆژە زیاتر لەگەڵ کیا بەسەربەری ئەو ڕۆژە کەیتر کۆتا ڕۆژتە لەگەڵ خوددایە پێی بڵم لە کارەکانی ڕابردووم ڕازی بەوە ئەو شانەی کە پێم نەکراوە داوای لێبوور نەکەمەوە ئەگەر من جەنشینێکی خراپی تۆ بووم ئەوە داوای لێبوور نەکەمەوە ئەگەر ئەو کارانەی پێشتر کردومە نەمتوانانی حەقی خۆی بەم ئەوە داوای لێبوور نەکەم واگەر کەم و کورتێک مەبووە هەر داوای لێبوور نەکەم ئەگەر چی من نەمتوانانی وەکو بەندە ساڵحەکان بم بەڵام لێم خۆش بە و لەگەڵ ئەوە ناحەشم کرد باشە ناخۆش نەبوو ئەگەر ئینسان بیزانێت چ ڕۆژێک کۆتایی بە ژیانی دێ وڵی خۆی ئەبێ نەزانێت چونکە بۆی هەموو کات ئامادە بێت بۆ قیامەت واگەر باتەوە بۆە ئەو کاسە کەس ترسی تەوبەکردنی نامە بۆ نمونەی دوادەی من ئەو نەیمەوە بەڵام خی گەورە فەرمێ هەر کەسە وادەی تایبەتی خۆی هەیە وەکو تۆ وتە ئەگەر بیزانایەکەیە
هەتا ڕۆژی ئاخیر هەموو شتێکی سفرە کردەوە اینجا بەڵام ئیسا هەمیشە ئینسانە بێت لە خۆ ئامادەکردنا بێ بۆ ڕۆژ بتأشيد وكو فرعون بابنين دانا بو غرغرة لغرغرة أيد الآن آمنت برب هارون وموسى بابنين لكوتايا إيمانية ناو زور قيل بيري لقيامة ناكدوا فعمر ما دوري خواهي بيه فرمي بيه مروفي دنيا وقيامت بيواتا أما وكيشي بيك وهاو صنكات وكو أفرمي أقر زاني تانس بين قيامتا نمامي كامرسو بو بيشن وروا أفرمي هادو دنيا هاو صنك بكن هم دنيا وهم قيامت بۆی بەختەوەر بین ئەوە کێشەی ئاوسەم بکەین مناڵەکان کۆکەمەوە و لە ئامێ زیانەکردم و هەرفریا ئەواکەوم چمە لای دایک و باوکم ئەگەر لە ژیانە بمێنن تەمەند درێژ بن ئینشاءڵڵا بەڵام لەگەڵ دایک و باوکی خەڵکە بەڵام کەس و کار و منداڵ کۆکەی تۆ لەگەڵ یانە ئەبێ هەرفریای ئەواکەی فریای خێریش ناکەی بەجددی و ڕۆژ یەک ڕۆژت مابێ لە ژیان بەڵام خۆی خۆشی ژیان ئەوەیە ژیان بۆیە تامی هەیە ژیان خۆشەکە نازانی کەی ئەمری ئەوە ئینسان بیزانایە زۆر ناخۆش بوو هەرچەند تەمەنیی درێژ بە کاتەکەی بزانایە ناخۆش تەبعاً ئەگەر بیزانایە ژیان ئینسان کەی ئەمرێ تامی نەبوو ژیان تێگەی ئەنی هەڵپە و ڕاکە و فریای کەسابەت و ئای ئەمڕۆ ئەوواکەم و سبێچمەوە ئەوە نامە کاتە ئەگەر ئینسان بیزانەیە لە بازاڕیان و فلانە کەس بەیانی سەرەتی با بچین بۆ لای تر زۆربەی ژیانە وەستایە کارەسا ژیانە وەستا جوانترین ژیان لەوایە کە ئینسان نازانێت کە ئەمرێ لەم قسانەی تۆ ئەوم بۆ دەرکەوت کە ئینسانە بێ هەمیشە لە ئامادەکاریە بێ بۆ ئەوەی ڕۆژێک دێ ئێرە جێدێڵێ ڕەحمەتی بۆ بنێر ئەی تەوعاً خوای گەورەکە ئەوەی بۆ دانە ناوین کە پێین ڕانەگەیاندوین کە کەی ئەمرین کەی کاتمانتەوە ئەبێ لەبەر ئەوەی معەدل خۆمان ئامادەکەین بۆ ڕۆژێکی تر یعنی خۆمان ئامادەکەین بۆ سبەینێ بۆ سعاتێکی تر چی بکەین چی نەکەین هەوڵ بین بۆ بەخێوکردنی ماڵ مناڵ حاڵ دڵی خەڵک ڕاگرین تەنە ئەوەیە ژیان دڵی کەس عاجز نەکەین ئەوە زۆر زۆر مهمە چونکە ئینسان نەبێت هەمیشە ئاگای لەوە بێ بەرامبەرەکانی ینی بە چاوێکی نمونەیەوە سەیریەکەن کە شتێکی ناخۆشی لێ ببینن ینی تەسەورین بیلفعل وایە زۆر ڕاستەکەی ژیان چییە ینی سبەینی هەڵاستی ببینی لە فەیسبوک چەنە خۆشەی سوبرادەرت ئەمری خوای کردووە خەتە ڕەشەکەی لێدەن و تەسەوریش ناکەی بیر تەسەور ناکەی ئەجا لەگەڵ ئەوەشە هیچ فریا هیچ ناکەوی وڵی چی بکەیت تر ئەوەی کە لە دڵتە وەسێتە ئەوەی شتە لە دڵتەکەی وەسێت ئەی چی بکەی ئەی وەسێتەکەی ئەوەی لە دڵتایە وەسێتی چیەکە ینی وەسێتی تۆ بۆ کەس و کارت بۆ هاوڕەکانت بۆ نموناگەر منداڵ دەبێ بۆ منداڵەکان تەمە نیسان ئەو وەسێتی کێکا لە پێشا بۆ مناڵەکانی کات ئەو شتەی لە دڵیایەتی بۆ خێزانی لە پێشا بۆ ئەو کەسە نزیکانی تەمان عیلەکەی خۆیەتی ئەگەر عیلی خۆی نەبێ بۆ برای بۆ کەسێکی ئەو وەسێتێکە لە دڵیایەتی دو ساتەکانی ژیانی حەزەکە ئەوەی کە لە دوای ئەوەی کە هەیەی چۆن بیبەخشێت چی بکات چی نەکە یان بۆ ژیانی خۆی هەر ئەوەیە لەناو تەمان هەموو کەسێک کۆمەڵی هاوڕێ و دۆست و کەسوکاری نزیکی و خۆشەویستی خۆی هەیە تۆ توێ خواحفسی لە کامیان بکەی بە تایبەت زیاتر لەگەڵ کامیان نامێنیتەوە خۆی خوا حەبسبنی زیاتر لە چیە کرێ لە عیلێ لە کەس و کاری خۆیان لەو کەسێک کە زۆر لێتەوە نزیکە لە خۆشەویستی خۆت لە عیلێ خۆت لە کەسێکی خۆیان لە مناڵەکانی خۆت ئەگەر نەبوو یان لە برایەکت لە خوشکێکت لە کەسێکت تەمان کەس نازانێت چ ڕۆژێکی بۆ دیاری کراوە کە ژیان جێتێڵە بەس ئەگەر ئینسان بیزیانەیە کەی کۆتایی بەژیاندی ناڕەحەت نەبوو سەخت نەبوو جا ئەگەر ئینسان لە ژیانە ئەگەر بیزانایە مردنی یعنی ساتە وەختی بزانایە ژیانە وەستا ئەی تۆ چۆن ناخۆش بوو بەلاتۆ ژیانە وەستا دەستی ناچۆتە هیچ ئیش و کارێک و هەنی ژیانە وەستا تۆ خۆشی ژیان لەوایە کە تۆ نازانی چ کاتێگەمری نازانی چۆن نەخۆشەکەی نازانی تووشی چه حادثێت چی ئەبی اینجا ژیانی خۆشی ژیان لە چیا تامیەیە تۆ هەموو سەختیەکانی خۆشی هەیە و ناخۆشیش هەیە ئەگەر هەموو ژیانت هەر خۆشی بێ لەزت لە هیچ لەزت لە خۆشیەکانیان ئەبێ ناخۆشیەکان ئەبینی اینجا لە دواییە لەزت لە خۆشیەکانی ژەبینیت کەواتە ژیان بە خۆشی و بە ناخۆشیەوە بە بوون و بە نەبوونەوە هەمی ژیان بەوە خۆشە.
کردەوەکانی ڕابردووە ئاسمەوە گەرنی خۆم بۆ کەسان نازاکەم کە کێشەیەکم لەگەڵە نەبووە وەروە توێشەیەک بووە قیامەت ئامادەکەم دائما ئینسان دەمی بە ذکر بێ چکە هەست کاتێک گەڕایتەوە بۆ ذکرەوە گەڕایتەوە خی گەورە بۆ شێوە زیندوو دەکاتەوە استغفار و تۆبە ئەەکەم خوا لە گوناهم خۆی بێ يعني زیارڕۆیی نەبێ بە عیبادەت مەلایکی بەڕێز بیستم وتی ئیسان چی کاتێ ئەمرێت ئەو کاتێک کە ناوی خوا لەسەر زمانی نییە ژیان بۆیە تامی هەیە ژیان خۆشەکە نازانی کەی ئەمری گەر بیان وتا 100 ساڵی ژەژی هەر پێ ناخۆش بوو پێ ناخۆش کەم بوو پێت کەم بوو 100 ساڵەکە زۆر پێ کەم بوو. پێت بڵێن 24 کاتژمێرت ماوە واتە یەک ڕۆژت ماوە لە ژیان بەچیەوە بەسەرتە بەرەو یەک ڕۆژ واللهی ئەگەر بڵێم يعني زیارڕۆیی نەبێ بە عیبادەت عیبادەت کرد ئەگەر خوا فرسەتی بدایە پێم بمزانی ئەو ڕۆژەم ماوە هەوڵمەدا و ئەبێ هەموو ڕۆژی هەروە بم ئەگەر خوا حکمەتی ئەوەی کە دیاری نەکراوە ئەوە بێ هەموو ڕۆژێ لەو کارە باشانە بەردەوام واللهی من وای هەستەکەم لاوازم بەس ئەگەر ئەو ڕۆژە بێ باوەڕ ناکەم کەس بتوانێت بڵێ خۆم لەبەر هیچ شتێکی ترە دەم لەوە زیاتر ینی لە عیبادەت زیادکردن هیچ شتێک باوەڕ ناکەم چارەسەر بێ هیچ شتێک نابێ دڵخۆش بێ هیچ شتێک نایەت ڕێگە دڵخۆشی بکاو ئەوە نەبێت باشە لەگەڵ کەس و کار ماڵ و منداڵ ئەمانە دانەنیشتی ڕۆژە وەسێتی خۆت قسەیان بۆ بکەی ڕێنمایی خۆت کە لە تەجروبەی ژیانی خۆت بینیوتە واللهی ئەبێ بیکەی بەس من ئەگەر خۆوە شتێکە حتمیە ئەوە نازانی کەیە ئەوە شتێکە بۆ منە باسێکە تۆ سەرچاوەیەک وەرەگرتۆ پرسیارێ بکەی یا بۆ منە بەس من ئەڵێم ئەگەر هەر شتێک هەبێ ئەوانیشی کە تۆ ئێڵێ جوانە پرسیارکردن لە ماڵەوە لە مناڵەوانە بەس عیبادەکە جێگەی هەموو یەکرێتەوە من باخە ناچیم هەموو کاتەکە بەخشی بە عیبادەت کرد واللهی ئەگەر خوا فرسەتم باتێ ئەگەر تەمەنت پڕ بەرەکەت بێ واللهی لەگەڵ ئێوە ئەگەر فرسەتم باتێ حەزەکەم هەموو ڕۆژێ وابم ئەگەر خوا بۆم کا و یارمەتیم با و ئیشەڵایش هەوڵە دەم جا لەوە باشتری چییە بێ ینی چەند گرنگە ئینسان هەمیشە لە ئامادەکاریە بێ بۆ ئەو ڕۆژە وڵا ئەبێ هەموو دقەیە من خۆم بۆ خۆم باوەڕەکەی هەموو دقی دەستێژمەیە هەموو دقی هەوڵ دەم دەستێژم هەبێ ینی بڵم سەحمەتە حتا مەجالم بێ دەستێژ چۆن نەزانم ئەمرم هەر شتێک بە عیبادەتەوە هەر کاتێ بە عیباتەوە بە سەریبەری ئەوە نافەوتی ئەوە غەزنیەکەی بۆ کاتێکی نەوەڵە ئەوە خۆت بۆ خۆت تۆواتەنی خەزنیەکەی ئێمە حەزمان لە پارەیە حەزمان لە ماڵی جوانە حەزمان لە ئیشی باشە ئەی ئەوش ئیشە باشە لەوە باشە چێ لە قیامەتا بێ ینی چاکەکردنیش لەگەڵ خەڵکە ئاویش بۆ هەمووی خەزێنەیە بەخوا هەتا بۆم بکرێت دڵی کەس نایشێنم هەتا بۆم بکرێت چاکەکەم ناتوانم وەسفی خۆم کەم لەوانەیە هاوڕێ و برادر و دۆستەکانم ئەمەم بۆ بگەڕێنەوە و باسی کەنەوەمانە بەس من هەوڵە دەم ئەوەی کە خوا داینیا بم جێ بەجێ بکەم پڕبەرەکەت بێ ئەو بتوانین هەمومان ئامادەکاری بکەین بۆ ڕۆژەی شەڵ ئامادەکاری بکەین ئەگەر خۆمان بە خەڵەتین ئامادەکاری بۆ ناکەین بەس ئەگەر خۆمانە خەڵەتیانین ئەبێ هەموو دقەیە چاوەڕێم چون ئەی کوا باوکی من کوا باوکی تۆ کوا باوکی کێ کوا پیاغەمەرگیان کوا کەسەکان کوا ئەولیاکان کوا پیاو چاکان ئەمانە هەمووی نمونەن ئێمە ڕۆژانە عنی لە هەفتێکە لەوانێ دوو جار سێ جار من نوێژی جەنازە بکەین لە شوێنەکەم سۆگان نوێژی جەنازە بکەین بە بەردەوامی خەڵکە بینینەوە ئەڕوات بە بەرچاومە بەخوا لە فەیسبووکای بینی کە هەموویشی لەوانێ بگرە پیاوی باش بێ دەوڵە من بێ پیاو خوا بێ تۆڵێ لە فەیسبووکە بینی لە ناکە و خەتێکی ڕەش درراوە لە ڕزمەکەر تەسەور ناکە ئارە با قورعانی سا من دوێنێ کارەساتێک بووە لای ئێمە ئەم شەو لەگەڵ برادرێکە نوێژی بەیانی هاتمەوتمەوە چی ئەو کوڕە چۆن بۆوانە تی بە قورعان دوێنێ ئاسی لای من ڕۆنی سارەکەی گۆڕیوە ئەم شەو وەفاتی کرد لەو ڕۆژ شالەوانەیە ئیشەڵا بە ڕۆژوو بن بە ڕۆژوە بیت و عیبادەتەکە بۆچی لەو ڕۆژامانە وڵایی ترێمە هەموو ئیسانێک بسلمانێ مردنێکی لەسەرە ئیتر ئەبێ هەمومان ڕۆژە مردنیە بکێشین ئینسان ئەگەر بیزانێت چه ڕۆژە کۆتایی بە ژیانی دێ چۆنە بوو ژیان کارەسات ڕووی نە وڵای هەموو ئیسانێکە من پێتم وت هەموو ئیسانێ بێ مردن بکێشێ بەڵێ هەموو بسلمانە بێ مردن بکێشێەوە شتێکی لاییە و بە ئیرادەی خوای گەورەیە چۆن دروستکراوی نەبێ ئاوا ڕۆژە مردن بکێشین بەس ناخۆش نەبێ بۆ ژیان بەرەوڵا ناخۆشە ساکە من برام لە دەست داوە دایکم لە دەست داوا باوکم لە دەست داوە
ڕابکە زۆر ناخۆشە گەورە لیان خۆش سەلامەتیا بەڵام لە کۆتاییە ئینسانیش کە زانی کۆتایی بەژیانی دێ دەڕاتەوە بەلای هەندێک لەو کەس و کارانی کە پێشتر لە دەستیدا بەڵێ بەڵام پێویست ئینسان هەمیشە وەکو تۆ لە ئامادەکاریە بێ بۆ ڕۆژە ئارە وەڵا هەمیشە ئیسان هەمیشە بێ دایم ناوخوای لەسەر زمان بێ چونکە منە پێش ماوەیەک لە مەلایکی بەڕێز بیستم وتی ئیسان چی کاتێ ئەمرێت ئەو کاتێک کە ناوی خوا لەسەر زمانی نییە دایم ئەستەغفر الله و سبحان الله الحەمدلله ناکەیت زیکری خوا ناکەیت چی کاتێ ئەم تشتانن لێ بڕا حساب کە تۆ مردووی کاتێک کە کردتر حساب کە تۆ زنیت تۆ ئەگەر نەیکە حساب کە مردووی تۆ بۆ کاتێکی ئەگەر بۆ زیکرانەوە کۆتایی بەژیانت بێت دڵت خۆش ساکە دڵت خۆشە بێ ژیان لە هەموو کاتێکا خۆشەویستە ئینسان ینی ژیانی بۆیە خۆشەوەیەکە بژی بەڵام خی گەورە و ئەو ڕۆژی کە تۆ لە دایکەبی ئەو ڕۆژە مردنیشی بۆ داناوی هەردوو ڕۆژەکە دیاری کراوە بەڵام بێگومان ئەو کەسانایی کە هەر لە بیدایەتی ژیانیانەوە ئیماننارن و ئیمانیان بەخوا و بە دین و بە پێغەمەری خۆیان هەیە هەتا ئەو سعاتیشی کامرن هەر بەو نەمەتەی خۆیانە ڕۆن و بۆ ڕێڕەوەی خۆیانە ڕۆن کردەوەی چاکیشی لەگەڵ خەڵکا ئەگەر کردەوەی چاکی کردبێ هەر بەردەوام لەسەر کردەوەی چاکە ینی ئەو کەسە ڕیتمی ژیانی خۆی ناگۆڕێ بەڕاستی هەر چۆن بۆ وا بەردەوامێ بەڵام بەردەوامی لە ئامادەکردنایە بۆ ڕۆژ ئەو ینی بەردەوامی خۆی بۆ ئەو دوا ڕۆژی خۆی حساب کردووە هەموو حسابکاریی بۆ کردووە وەڵی ئەوانەیشی کە مولتەزیم بن بە مەسەلەی دیانەتەوە و هیچ نەبن چۆن ڕۆیشتون وڕۆن بەڵام ئەگەر تۆ پێی بڵێ وڵا ڕۆژێکماوە دەژیان ڕەنگە ئەو ڕۆژە لە ترسا دەستکا بە ئیتاعەت و نوێشکردن و خێر و بەرەکەت کە ئەوانە بەڵام بەخوا داینە ئیسوادی لێ ناکە حکمەتی ئەوەی کە نایزانین هەرەوە بێ ئێمە بە بەردەوامی لە ئامادەکاریە بین بۆ ڕۆژ ئینسان من وا قەنەعەتەکەم وایە مرۆڤ ئەگەر ڕیتمی ژیانی هەچی چۆنێ بێ ئیمانی بەخوا و پێغەمەری خۆی هەبێ دوا ڕۆژی خۆی بیر بێ ینی کە تۆ لە ژیانە ئەژید بیریش لە دوا ڕۆژی خۆ بکەیتەوانێ ئەوە گرنگە بەلای مرۆڤ هەر ڕۆژێکشی بۆ دیاریکەن بۆ مردن هیچ کێشەیەکن چۆن ئەو کەسەی کە خۆی بۆ ژیانی ئەو دنیا دانابێ کەم لە مردنە ترسێ چونچە لە ژیانی ڕۆژانەی خۆیان بیری بۆ دوا ڕۆژی خۆی داناوە بناغی بۆ خۆی داناوە لەبەرەوە بڕوان ناکەم زۆر ترسیە بێت ئەوەی کە ئەترسن تۆ یەک ساڵیشی بمێنێ پێشەوەی بمرێ پێی بڵێ ڕۆژێک لە دوای ئەو ئەمری خواکە چێ ئەترسێ لە ترسا ئەمرێ ئامادەکاری ئەزانێ ئەو بەری باش نییە ئەزانی چۆن هەر لە ترسا زەندەقیە چێوە ئەمرێ ینی تۆ بڵێ یەک ساڵیکە ئەمرێ و دوو ڕۆژیکە ئەمرێ بەڵام ئەوەی کە ئیمان نارە و ئیمانی بەخوا بۆ پێغەمەری خۆی هەیە و تێشووی بۆ دوار ڕۆژی خۆی داناوە دڵنیا بە لە مردن زۆر کەمە ترسێ گەر بیان وتا 100 ساڵی ژەژی هەر پێ ناخۆش بوو پێ ناخۆش پێت کەم بوو 100 ساڵەکە زۆر پێکەم بوو هەرچەند ئێستا ناگەیە لە هەفتاکانە کۆتاییمان پێ ئەگەر کارەسات و نەخۆشی لە ناکۆم شتانەی لێ دەرکەیت بەڵێ ئەوژەگەر نەخۆشی نەبێ ئینسان لەشی ساغ بێ بگاتە هەشتا ئەوانە ئەگەر پیان بوویتایە بەیانی کۆتا ڕۆژی تەمەندە هەڵدەتا ئەو ڕۆژە بەچیوە بەسەر بێت وڵی ئەو ڕۆژە ئەزانی چۆنە ئینسان ژیان نابێ بڵێ بە ژیان من دڵم بە ژیان خۆش نییە ئینسان خۆی گەورە ئەم مردنی دروست کردو و ژیانیشی دروست کردووە ژیانەکەی کە دروست کردووە ئەبێ بە مادام خۆی گەورە دروست کردوە بێ پێخۆشحاڵ بین بەو ژیانە و مردنەکەگەر بۆ نمونە لەو ڕۆژە هەڵدەدا بەچی بەسەریەوە ئەو ڕۆژێکەوە مەسەلەن ئینسانە کۆتا ڕۆژە ئینسان کۆتا ڕۆژە و پێشیان وتی ئەو ڕۆژە ئەمری هەرە بێت دوعا بکەیت لە خوا پاڕێتەوە پەشی خوا ئافوت کاتەوە لەوە زیاتری شتێک نامێنێ عیبادەت و تەوبەکردن ئەو ڕۆژە چکە بەشی ئەوەش ناکە یعنی ڕۆژەکە کەت کەمە ئازانی چۆنە خوای گەورە مەسەلەن ئەڵێ ئەو دنیا ڕۆژی قیامەت کە یەک ڕۆژە ئەو ڕۆژە 50,000 ساڵی ئێستایە 50,000 ساڵی
ئەم ڕۆژەیە باشە ئەگەر لێکی بیتەوە ئەگەر لێکی بیتەوە یعنی ئەگەر 100 ساڵیش بژی لە 2 خولەک کەمترە یعنی ئێمە ئەگەر 100 ساڵیش بژین باوەڕکە لە 2 خولەک کەمترە تۆ پێت وایە ئەو ڕۆژە زیاتر بە عیبادەت و دوعاکردن و تەوبەکردنەوە بەسەر بێت ئەبێ ئللا یعنی هیچ مەجالێک نامێنێ ڕۆژی کۆتاییە کەواتە خی گەورە ڕەنگە حکمەتی ئەوەی کە دیاری نەکردووە چ ڕۆژەکە مرینەوە بێمەت بە بەردەوامی لە ئامادەکرد نابین بۆ ئەو ڕۆژە بەڵێ بەڵێ ئەی چۆن ئەگەڕێتەوە بوو ئەوە ئینسان خی گەورەکە ئەو ڕۆژەکەی دیاری کردا خەڵکتەوە بێ ئومێد دەبوو عیبادت نەکرێتە آخر ڕۆژ ئاخرەتەوە بەڵێ بەڵێ ئێستا من یەکێک گەناسم کاتی خۆی ئەمەلیات کرا زەلامێک پێی وتبوو بۆ ئەمەلیاتە برایەکی من 10 ساڵ پێی ژیاوە ئەم یعنی زۆر بێتاقەت بوو کە گوتویان کەکتوی 10 ساڵ پێی ژیاوە براکەم زۆر پێی کەم بێتاقەت بوو پێی بەڵام لەگەڵ ئەوەشە 5 ساڵ پێی ژیا ئەمەلیاتەکە ساڵەکەی پێکەم بوو بەڵام 5 ساڵ بەڵێ 10 ساڵەکەی پێکەم بوو بەڵام 5 ساڵیش ژیان لە تەمەن خۆشبی سپاس تەمەنی پڕبەرەکەت بێ هەر لە چالاکی و نەسادا دەشتان ساغ بێ ئەوەش تەمەند درێژ بن ئینشەڵڵا خی گەورە تەمەن چی گەنجە تەمەند درێژی کە وڵی من پێم ناخۆشە گەنجان لەم کوردستانە زۆر بێومێدن ئەمانە بەداخەوە کە ئەمانە وایان کردووە گەنجانمان کۆت بکەن بە وڵاتانە چکە کۆمەلگا ئەگەر ڕاستی دەوێت لەسەر گەنج وەفتاوە ئەگەر گەنج نەمێنێ کۆمەلگا بەرەو ڕوخاندنە ڕوە جا ئەمانە نەک برین گەنجەکانمان ڕاوەنێن ڕاوە گەنجەکەن ئەمانە ڕاوە گەنجەکەن کوردستان وردەوردەوە گەنجی تیانەما ئەزا تۆ کە گەنجی تیانەما پیرەکانی وەکو ئێمە تەمەنمان ئێستا ئێمە بەرەو 70 ساڵڕۆم تازە ئێمە تەمەنمان تازە ڕۆی تەمەنی ئێمە درێژ بیشەڵا هەر لەو چالاکیا بدرێت خۆش کردەوەکانی ڕابردووە ئەسمەوە گەرنی خۆم و کەسان نازاکەم کە کێشەیەکم لەگەڵە نەبووە وەروە توێشەیەک بووە قیامەت ئامادەکەم دامینسان دەمی بە زکر بێ چکە هەست کاتێک گەڕایتەوە بۆ زکرەوە گەڕایتەوە خی گەورە بۆ شێوە زیین و دەکاتەوە استغفاری تۆبە ئەەکەم خوا لە گوناهم خۆی بێ یعنی زیارڕۆیی نەبێ بە عیبادەت مەلایکی بەڕێز بیستم وتی ئیسان چی کاتێ ئەمرێت ئەو کاتێک کە ناوی خوا لەسەر زمانی نییە ژیان بۆیە تامی هەیە ژیان خۆشەکە نازانی کەی ئەمری گەر بیان وتا 100 ساڵی ژەژی هەر پێ ناخۆش بوو پێ ناخۆش پێت کەم بوو 100 ساڵەکە زۆر پێکەم بوو ئینسان ئەگەر لە ژیانە بیزانێ چ ڕۆژێک ئەمرێت ڕەنگە زۆر خۆش نەبووە لەبەرەوەی بە بەردەوامی ئێمە چرکەکانی ژیانمان کە ژمێرین ڕۆژی دیاریکراومان نازانین کە تیا گیان لە دەسەدەین بەڵام ئەگەر بکرایە ڕۆژێک ئێمە بمانزانەیە بۆ نمونە سبەینێ کۆتا ڕۆژمانە بەشێکی زۆری ئەوانەی وەرم گوتیان هەوڵە دەین عیبادەت و خواپەرستی تیا بکەین ئەو کەسانەی کە نزیکن لێمانە وەکو دایک و باوک و ماڵ و منداڵیان کە سوکارە خواحافیزیم لێکردن هەندێکیان دەیانون وەسێتمانە کرد و ئەمان ئەو کۆمەڵەکارن کە ئینسانی ئاسایی کە بیری لێکاتەوە بەڵام دیاری نەکردنی ئەو ڕۆژە بۆمان ڕەنگە حکمەتەکە ئەوە بێ کە ئێمە بە بەردەوامی خۆمان ئامادەکەین بۆ ئەو ڕۆژە لەبەرەوەی ئەگەر دیاری بکرایە تەنها ڕۆژی کۆتایی ڕەنگە خۆمان ئامادەکردا ئێستا کە دیاری نەکراوە ئەبێ بە بەردەوامی ئامادەکاری بکەین چونکە ڕۆژێک لە ڕۆژان هەموو کەسانی کەس لەسەر زەوین هەرچی مەخلوقاتە ڕۆژێک کۆتایی بە ژیانمان دێ شڵا تەمەنی هەموو لایەکمان بەرەکەدار بێ ئامادەکاری بکەین بۆ ئەو بەری خۆمان تاوەکو ئیسراحەتی هەم دنیا و هەم قیامەتیش بکەین بەنامەم جارەمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی تورتەوەرێکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان